هاوکاریکردن و بەخشینەکان بەردەوامن بۆ سەرپێڵی زەهاو و ناوچەکانی دەوروبەری کە بەهۆی بومەلەرزەکەی شەوی یەکشەمەوە زیانێکی زۆریان لێکەوتووە. کەرەستەکانی فریاکەوتن بە بارهەڵگر ڕەوانی ناوچەکە دەکرێت و زۆر کەسیش لە سەرانسەری ئێرانەوە بە ئۆتۆمبیلی خۆی هاوکارەکانی وەکو خۆراک و کەرەستەی تایبەت دەگەێنێتە ڕزگار بووان. بەڵام خۆبەخشەکانی کە لەوێ کار دەکەن دەڵێن تا ئەندازەیەک بێسەروبەری لە دابەشکردنی شتەکاندا دروست بووە. ماشین هەیەکیان هێناوە وەکو ماشین سەنگینەکان کە پڕە لە بار و وەسایل وشتومەک لەسەر جادە ئەسلەکانە و لەسەر شارەکان لە جادە ئەسڵی شارەکاندا بڵاویەکەن و بە نوع شێوەی بڵاوکردنەوەکەی اشتبایە. بە نەزەر من ئەو وەسایلانە کە هەتانە بیان بەدەست ئەنجومەنەکان کەمپەکان کەمپینە مەدەنیەکان کە خۆیان ڕێکیان خستووە کەمپینە خەڵکیەکان ئەوان بە نەزارەتی خۆتانەوە تەقسیمی کەن و تۆزیعیکەن بەناو ئاوایەکان و خەڵکی شارەکان. کاربەدەستان دەڵێن لە کاتێکدا کە کەرەستەکان گەیشتون ئەو کەسانی کە زیانیان لێ نەکەوتووە بە پەلە چووبوون بۆ وەرگرتنی شتومەکەکان پاشان پۆلیس بڵاوکرایەوە بۆ پاراستنی دابەشکردنی کەرەستەکان بۆ ئەوەی بگات بە خەڵکە لێقەوماوەکە. من نازانم چۆن سوپاسی خەڵکی ئێران بکەم کاتێ دەڕوانمە ئەم بەخشینانە فرمێسک لە چاوەکانم دێن. ئەوان یارمەتیەکی زۆرمان دەدەن. من سوپاسی هاوڵاتیانی ئێرانی دەکەم. بەهۆی ئەو بومەلەرزەیی کە هێزەکەی 7.3 بوو لەسەر پێوانی ڕێختەر کاربەدەستان دەڵێن زیاتر لە 530 کەس گیانیان لەدەستداوە. هەرچەندە خۆبەخشەکانی ناوچەکە بە دەنگی ئەمریکایان ڕاگەیاندووە ئەو ئامارە تەنها ئەوانن کە بە فەرمی لە سەرپێڵی زەهاو تۆمارکراون. ژماری قوربانیەکان زۆر لەوە زیاترە و ژمارەیەکی لە ئەندازە بەدەریش بریندار بوون. لە ماوەی 72 کاتژمێری ڕابردوو نێزیکەی 8,000 بریندار هاتوونەتە ئەم نەخۆشخانەیە و چارەسەری بۆ نێزیکەی 4,000یان کراوە. ئەو نەخۆشانەی کە بە سەرپێیی دەرمان کراون هەمیان چارەسەریان لێرە وەرگرتووە و ئەوانش چارەسەریان لێرە نەبووە بە ڕێگای هەلیکۆپتەریان ئامبۆلانس گواستراونەتەوە بۆ نەخۆشخانەکانی شارەکانی تر. ئەو نەخۆشخانەی کە لە سەرپێڵی زەهاو دروست کرابوو بەهۆی بومەلەرزەکەوە ڕووخاوە و ئێستا مانگی سووی ئێرانی نەخۆشخانەیەکی گەڕۆکی لەو شارە کوردنشینەدا مەزراندووە بۆ چارەسەرکردنی بریندارەکانی بومەلەرزەکە.